لەسەر ئەم بابەتە گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر عەدنان عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی فەرمانگەی خۆپاراستن و شەفافیت لە دەستەی دەستپاچی دەکەین. دکتۆر عەدنان بەخێر بێت. بۆچی ئەمانە بانکێش دەکەن؟ بەپێی یاسای دەستەی دەستپاچی ژمارە 3 ساڵی 2011 هەموارکراو بە یاسای ژمارە 7 ساڵی 2014 یاساکە سزای داناوە بە بەندکردن لە 3 مانگ کەمتر نەبی و بە غەرامەیەک لە 3 ملیۆن کەمتر نەبی و لە 100 ملیۆن زیاتر نەبی لەو حاڵەتانەی کە ئەگەر گەندەڵی هەبوو 3 مانگ زیاتر تێپەڕی ڕاستپێردرا و بە پێشکەشکردنی فۆرمی ئەشکراکردنی بەژێردارەکان پێشکەشی نەکرد، ئەگەر هاتوو زانیاری نادروستی پێشکەش کرد وەگەر هاتوو زانیاری پێویستی نەنووسی بوو. بەڵام جامانە زانیاری پێویستیان نەنووسیا داهاتی خۆیان ئاشکرانەکردۆ چییە؟ بەڵێ ئەوجا لە بۆ جێبەجێکردنی یاساکە ڕێنمایەک دەرچووە، ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 پێدرێن ڕێنمایی ئەشکراکردنی ئەستۆی دارایی. لە ڕێنمایەکە دەڵێتن ئەوانەی کە زانیاریان نەنووسیوە بانگێشتی دەستە دەکرێن بۆ ئەوەی ڕاوبۆچی خۆیان پێشکەش بکەن. ئایا پاساوی مەشروع و یاساییان هەیە لە بیریان کردیە و دەبی کە دەڵێتن ئەو زانیارم بە عەمدی نەبووە پاساوەکی یاسایی پێشکەش بکە، یعنی بەڵگەی هەبیتن. ئەگەر لەو حاڵەتە نەبوو قۆناغی دووەم دەست پێ دەکات. لە قۆناغی دووەم فایلەکان ڕەوانەی فەرمانگەی لێکۆڵینەوەکان دەکرێت لە دەستی دەستپاچی، پاش کۆتایهاتنی لێکۆڵینەوەکان ڕەوانەی دادگا دەکرێتن. باش ژمارەیان چەند ئەوانەیە کە بانگێشتیان دەکەن؟ ئێمە کە ڕاستپێردرا و فۆرم پڕ دەکاتەوە قۆناغەکە بڕەکاتی دەوێ یەکەم جار داوا لە دامەزراوەکە دەکەین. ناوی پێشتر فۆرمتان داوەتاوان بەڵام ئەوان پڕیان نەکردوتەوە وانە بۆ بانگێشتیانە لێ دەبێت جەنابەت درۆم بکەمەوە کە بە کورتی پرۆسەکە چۆنە. ئێمە داوا لە هەموو دامەزراوێکی حکومی دەکەین، چ وەزارەتێک بی یان دەستەی سەربەخۆ بی یان دەستەی نەبەستراوە بە وەزارەت بی کە ناوی ڕاستپێردراوەکەمە لەو بنێنە ساڵانە چێ پۆستی وەرگرتیە بەپێی یاسای دەستەی دەستپاچی لە جێگری بەڕێوەبەری گشتی تا بەرزترین پلە لە هەرێمی کوردستان لە مەدەنی و لە سەربازی لە پلەی مقدەم بەسەرەوە و هەروەها هەر کەسێک کە کاری لێکۆڵینەوە بکات لە هەر پلەیەکی عسکەری بی پێویستە فۆرمەکە پڕ بکاتەوە. ئێمە فۆرمیان بۆ دەنێرین، فۆرمەکە پڕ دەکەن. ناوەکانتان بۆ هاتووەوانە فۆرمەکە کە دەگەڕێتەوە بۆمان ئێمە قۆناغی دووەم دەست پێ دەکا، وردبینی دەکەین لە زانیاریەکانی کە هەیتیان. ئێستا ئێوە لەسەر چ بنەمایەک ئەو حاڵەتان بڵاو ئەمە وردبینی کەس فۆرمی پڕ نەکردوتەوە وانە فۆرمیان پڕ کردەوە هەندێک زانیاری پێویستە لە ماڵی خۆیان یان بەرژەوەندی خۆیان یان هاوسەریان یان منداڵەکانیان کە لەگەریان لێک ئەستۆی داراییان هەیە لەگەڵیان دەژین. کاتە چێشە لە بڵێ ئەتانەوەی بانجیان کەم بۆی دڵنیا بڵێ ئەمە وردبینی دەکەین. وردبینی دەرەچی لەگەر ژمارەیان چەندە ئەو کەسانە؟ ژمارەکە وردبینیەکە بەردەوام دەکرێتن. ژمارەکە بە تەحدیدی کەی بانجیان دەکەن؟ هەفتەی دابێ هەفتەی داهاتوو بانگێشتیانەکەن بۆ ئەوەی بەڵێ لەگەڵیان دابنیشن بۆ نیان نووسیوە. بەڵێ بۆ نیان نووسیوە گەر پاساوی معقولی هەبوو یاسایی بوو کە بەڵگەشی هەبوو ئەگەرنا ڕەوانەی گومانتان هەیە جا دەبی لەگەڵیان دابنیشین، یعنی هەر کەسە و بەڵگە فۆرمی لە پێشتانە گومانتان لە فۆرمەکان هەیە؟ بەڵێ بەڵێ ئەگەر گومان نەبی بانگ ناکرێن. بەڕێوەبەری گشتی تێدایە ئەکیت ئێوە دەڵێن بەس خاننشینەکانیان ئەوانی تریش تێدایە؟ نا ئەمە حاڵەتی پێش خاننشین بوون ئەوە قۆناغیت کە بووە تەدقیقمان کردیە و حاڵەتمان هەبووە ڕەوانەی لێکۆڵینەوەکان کرایە. قۆناغە تایبەتە بە خاننشینەکان ئەوانەی پلەباڵانە و خاننشین بووینە تا فۆرمەکان کۆتایی پێوی و قەپات بکەین. کارەکان ئێستا بەردەوامن لە کارکردن چکە دەڵێن ڕاوێژکاریش تێدایە؟ هەموو ئەوانەی کە خاننشین بوون قۆناغی ئێستا بەڵێ بەس خاننشین بوون. حاڵەتی کەمان هەیە پێش خاننشین بوون ئەوەش بابەتەشکەیە، بەڵام هەواڵەکەی ئەمڕۆ لەسەر خاننشین بوونەکانە. زۆر باشە لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. ئەگەر بۆ نمونە ئەو گومانەی ئێوە ڕاست دەرچوو بەڵێ دۆسەکان لێکۆڵینەوە با بڵێن سزایان بدەنەوەیان بکەن ئەو زۆرەوەی بڵێن و نەڵێنەوەیان پلیان باڵایە دەسەڵاتیەوەتان هەیە بەڵێ لە کوردستان کەس لە یاسا بەرزتر نییە، بەڵام بەپێی تایبەتمەندی فەرمانگەیمە وەکو ئەوە ڕاستیەکان دەردەخاتن
کە گومانێک هەبوو ئێمە کاری لێکۆڵینەوە ئەنجام نادەین بە پێی تایبەتمەندی فەرمانگەی لێکۆڵینەوەکان لە دەستی دەستپاچی ڕەوانەی وێندەر دەکرێت و دادوەری لێکۆڵینەوەی دەستپاچی هەیە لە وێندەر ئەگەر قەناعەتی تەواوی هەبوو کە کەیسەکە هەموو ڕگەزەکانی تاوانی تێدایە کەیسەکە ڕەوانی دادگا دەکرێتن. دەگەینە نیوەی ساڵی 2025 کەیستان هەبووە دابتانە دەگتکە لەسەر ئەمە ینی گەندەڵی هەبێت بەڵێ گەندەڵی هەبووە ئەم ساڵ ئەمە 2025 ئێستا با بڵێن 6 مانگ ڕۆیشتووە ئەمە کەیس هەبووە لە ڕابردوو لە ئێستاش دەبی ئەوە حاڵەتانەی ئێستاش لەوانەیە ببتە کەیسی دادگا ڕەوانی دادگا بکرێت ینی ئەوانەی ئێستا هەفتەی داهات و دێن لەوانەیە تێیدا هەبێت بەڵێ باشە هیچ ئامارێکت لە ئەم ساڵ چەند کەستان ڕەوانی دادگا کردووە وەکو بەجەنافتم گوۆ ئەمە ڕەوانەی لێکۆڵینەوەکان دەکەین لە پاش کۆتایی لێکۆڵینەوەکە ڕەوانی دادگا دەکرێت بەڵام بەگشتیان باسی دەڵام ڕەوانی دادگا دەمەوێت کە جەنابەت لێرە ئەوەی بقۆزمەوە ئەو دەرفەتە تا ئێستا ئەمە کارەکانمان وەرەقی بوو ئەوەش زەحمەت بوو بەڵام ئێستا دەستەی دەستپاچی لە قۆناغی بە ئەلکترۆنی دەکرێت زۆر باش کارەکە زۆر ئاسان بۆ بە دیجیتاڵی شتم پێ بڵێ لەسەر گەندەڵی کەس دراوەتە دادگا ئەم ساڵ لەسەر فۆرمەکان چکە گەندەڵی حالەتی تکە هەیە کە گەندەڵی ئیداری کردێ کارژێڕی کردیا ئەبن بەس بەگشتی ئەمە ڕەوانەی لێکۆڵینەوەکان دەکەین دواتر ئەمە تەدەخول ناکەین پێم خۆشە ئەو پامی من ڕوون بێت چێشەم لێت لە دوای لێکۆڵینەوەش چوبتە دادگا ئەوەی کە زانیاریتان هەبێ کەیس هەبووە گەندەڵی بێت درابێتە دادگا ئەم ساڵ لە فۆرمەکان بەڵێ هەبووە چەند کەس ئەوە نهێنیە ناتوانێت بەڵێ هەبووە سزاش دراون نا تێشتا تاونە بە لێ چونکە هەر کەسێک بەریئە هەتا حکومەکی یەکلاکەرەوە دەردەچی ئەو مافەی هەیە ناتوانین بڵاوکەینەوە هەتا لە دادگا یەکلایی دەبتەوە کە ئەوە تۆبەتبار هەتا دەبتە تاوانبار. زۆر باشە سپاس بۆ دکتۆر عەدنان عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی فەرمانگەی خۆپاراستن و شەفافێت لە دەستەی دەستپاچیکە لەگەڵمان بووی. زۆر سپاس.